بەناوی خوا سڵاو هاوڕێیان هیوان ساخی و تەندروستی ئێوەیە. شتکوینی ئەمڕۆ مینی سپۆرت توکان کە تازە هاتووە هاوڕێیان و تازە لە کوین مارکێت کەپی لیست بووە، واتە شتکوینێکی تازەیە و هەروەکو لە سێرچی کوین مارکێتی ئەگەر سێرچی بکەین ڕوتبەی شەشەمی هەیە، چونکە دراوەکی نوێیە، شتکوینێکی نوێیە، زۆر کەس ئەم دراوای سێرچ کردووە، هەروەکو بینن لە ڕوتبەی 3012 بازاڕیە، بازاری کوین مارکێت کەپی، واتە بازاری بورسی جیهانی دراوی ئەلکترۆنی یاخود هەمان کریپتۆکارنسی کە ئێواتوانن لە سەر شەبەکە یاخود هەمان نێتوۆرکی BNB یاخود باینەنس سمارت چین بکڕن کە ئەمە کانتراکت ئادرسەکەیە لێرانە لە تراسوالیت یاتوانن ئەم دراوایی بکڕن، هەروەکو دەینە خوارەوە، هەروەکو چارتەکەشە بینن یاخود هەمان نمودارەکەیە بینن کە چەند بەرەو هەڵکشان چووە. هەروەکو گوتم هاوڕێیان ئەم دراوەکی نوێیە، تقریبا یەک هەفتەیە هاتوتە بازاڕی و هەروەها یەک ڕۆژە لەناو کوین مارکێت کەپی لیست بووە، واتە دراوەکی زۆر نوێیە و تەنها هاتم بۆ ئەم دراوەش بەیەوە بناسێنم بۆ ئەوەی هەرچنە بێ کەمێک لەناو واچلیستی هۆڵدکردنی خۆتان ئەم دراوەی زیاد بکەن بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بەم دراوەی کە مینی سپۆرتس توکەنە. بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆەکەی بە پێش مەیەخن بۆ ئەوەی زانیاری گشتی ئەم دراوە بگەینم بە ئێوەی بەڕێز. لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من نیهاتماین 72 ڤیدیۆ لە ڕێیە و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێواتوانن بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی تو هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەیت کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگولەی تەنشش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە تۆ ئاگادار بکاتەوە و تو یەکەم کەس بی کە بێ ڤیدیۆەکان ببینیت. پێشەوەی بچینە ناو ئەم وێبسایتی ئەم دراوە بەڕێزانم، من هیچ سیگنالێک بۆ کڕین بۆ ئێوە بڵاو ناکەمەوە، نیەتی من تەنها ئەوەیە ئەم دراوانەی کە تازە لیستە بن و تازە دێنە ناو کوین مارکێت کەپی یاخود ناو بورسی جیهانی دراوی ئەلکترۆنی بە ئێوە بناسێنم بۆ ئێوەش بە عەقڵ و مانتیقی خۆتان بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕینی ئەم جۆرە توکەنانە بدەن یاخود هەمان ئەم جۆرە شتکوینانە بدەن. بەڵام ئەم شتکوینێکی باشە، تازە هاتووە، بۆ ماوەیەکی درێژخاین سوودێکی زۆر بەیەوە ببەخشێ. هەروەکو گوتم بەڕێزانم ناوی دراوەکە مینی سپۆرتس توکەنە کە نرخەکەی 805 و هەروەها لە سێرچی کوین مارکێت کەپی ڕوتبەی شەشەمی هەیە، واتە زۆر کەسەم دراوەی سێرچ کردووە چونکە تازە هاتووە. لێرانە شەروەکو گوتم کە ڕوتبەی 3012 بورسی جیهانی کریپتۆکارنسیە یاخود هەمان دراوی ئەلکترۆنیە، چارتەکەش هەروەکو بینن کە چەند بەرەو هەڵکشان چووە لە ماوەی 1-2 ڕۆژە کە 128 ئەوەندەی زیاد کردووە. ئێستاش زۆر باشە 805 کاتوانن بکڕن لە ڕێی شەبەکەی یاخود هەمان نێتوۆرکی BNB یاخود سمارت چین باینەنس بکڕن و باینەنس بیگۆڕن بە ئەم شتکوینە. نزیکەی 6000 هۆڵدەری هەیە کە ماوەی 3-4 ڕۆژە هاتووە، 6000 هۆڵدەری هەیە و هەروەها عەدەدی دراوەکە 1 کوارتریلیۆن دراوە و هەروەکو چینە ناو وێبسایتەکەش، ئەمە وێبسایتەکەیە بەڕێزانم کە من لینکی وێبسایتەکەش لە ژێرم ڤیدیۆی دانێم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی بە خۆتان بێن و تحقیق یاخود بەڕێسی ئەم دراوایی بکەن. بەڵام کەمێک با باسی ئەم دراوای بکەین هاوڕێیان. ئەم دراوە کە هەروەکو گوتم تازەیە، ئەمە بوو کاری وەرزشی هاتووە یاخود هەمان سپۆرتس کە وەرزشە بەکوی گشتی بەڕێزانم، بۆ ئەوەی هاتووە کە ئایندەی وەرزش بەرەو پێشەوە ببات و لەسەر بەستەری بلۆکچین و چەندین کار ئەنجام بدات بۆ ئەوەی بۆ نمونە بۆ ئەوەی ئێوە بتوانن تیکێت یاخود هەمان بلیتی فوتبۆل بێ یاخود باسکێتبۆل بێ یاخود هەر وەرزشێکی تر بێ، ئێوە بتوانن لە ڕێی ئەم دراوەوە یاخود لە ڕێی سیستەمی بلۆکچینەوە بێن و تیکێت یاخود هەر شتێک کە پەیوەست بە وەرزش بێ ئێوە لە ڕێی ئەم دراوە بکڕن. بەڵام کاتێکی زۆری ئەوێت تاکو ئەم دراوە بگاتە ئەم حەدەی کە نرخەکەی زۆر بەرز ببێتەوە. بەڵام ئێواتوانن هەرچنە بێلانێکم کامێک لەم دراوەتان هەبێ و هەوڵی بکەم بۆ ئەوەی لە ئایندەیەکی دوور سوودێکی زۆر بەیەوە ببەخشێت کە لێرانە شەرۆکە بینن سپۆرتس تیکێت
کە باسی بیتاقەی چوونە ناو یاری کردووە واتە ئێواتوانە لە ڕێی ئەم دراوەوە لە ئایندەیەکی نزیک بە وتەی خوان کە تیکێتەکان لە ڕێی ئەم دراوەوە بکڕن واتە ئەم دراوەی بدەن و بوو تەماشاکردنی یاریەک بچن و تیکێتەکەی وەربگرن و تەماشا یاری بکەن بە کوی گشتی ئەمە وێبسایتەکەیە ئەمە شەو کەسانەی هاوڕێیان کە لە پشتی ئەم دراوان هەرسێکیان یاریزانن پێم وایە ئەمە یاریزانی چێلسیە ئەگەر بە هەلە نەچوو بم بەڕێزانم ئەمانە هەرسێک یاریزانن یاریزانی بەناوبانگی جیهانن کە لە پشتم دراون ئەم سێ یاریزانە و هەروەکو دێنە خوارەوەش کە معلوماتی زیاتر ئەتوانن بە خۆتان لە ڕێی وێبسایتەکە وەربگرن و هەروەها ڕوتمەپەکەش کە لە ئایندەدا و چ کاریان ئەنجام داوە و لە ئایندەیەکی نزیکدا چەندین کاری گرین کە ئەنجام بدەن بۆ ئەوەی نرخی ئەم دراوەی بەرە و هەڵکشانێکی زۆر گەورە بیبن واتە پامپێکی زۆر گەورەی بیخوات و ئێوە بتوانن لە ڕێی ئەم پامپانەوە زیاترین قازانج بکەن لێرانەش تەلەگرامەکەیانە بەڕێزانم کە نزیکەی 3500 یوزەری هەیە لە تەلەگرام ئەم دراوە هەروەکو گوتم ئەم دراوە بەرنامەی هەیە بوو داهاتوو بەڵام چونکە نوێیە هیچ بەرنامەیەکی ئەنجام نەداوە واتە هیچ کارێکی وای ئەنجام نەداوە کە من بۆ ئێوە شەڕح بکەم بەڵام هەروەکو گوتم ئەم شتکوینانە بەڕێزانم ئەتوانرێ لە ئایندەیەکی دوور زیاترین قازانج بە ئێوە ببەخشێ هەروەکو گوتم ئەمەش تیمەکەیتی کەسێ یاریزانی بەناوبانگی جیهانن و هەروەها لینکی وێبسایتەکەش هەروەکو گوتم لە ژێرم ڤیدیۆی دانیم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئێوە بە عەقڵ و مانتیقی خۆتان بێن و بەڕسی ئەم شتکۆینەش بکەم بۆ ئەوەی بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕین ئەم شتکۆینە بدەن بەڵام یەک بەخۆم 10 تاکو 15 دلار تاکو 20 دلاریش من ئەم شتکۆینە یەکڕم و لە واچ لیستی خۆم لە تراسوالیتی ئەم دراوەی زیاد ئەەکەم بەڵام زیاتر پارەی پێمەدەن هاوڕێیان هەروەکو گوتم 5 تاکو 15 دلار بەم دراوەی بدەن بۆ ئەوەی ئینشەڵڵا لە ئایندەدا ئەم دراوەش بۆ ئێوە سوودێکی هەبێ بەڵێ بەڕێزانم دووبارە و سێبارە یەکەمەوە من هیچ سیگنالێک بوو کڕین بۆ ئێوە بڵاو ناکەمەوە تەنها نیەتی من ئەوەیە کە ئەو دراوانەی کە تازە دێنانەو کوین مارکێت کەپی یاخود زۆر هەرزانن کە تازە دێنانەو جیهانی کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی بە ئێوە بناسێنم و بڕیاری کۆتایی لەدەست خۆتانە بۆ ئەوەی بڕیار لەسەر کڕنی ئەم دراوانە یاخود ئەم شتکۆینانە بدەن ئیتر نامەوێ ڤیدیۆکەی زۆر درێژ بکەمەوە بۆ ئەوەی لە کاتی ئێوەش نەگرم بەڕێزانم هەر ڕەخنە کامێن پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبوم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر و هەروەها ئەپێکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەل